بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 20. ڕیزکردنی کردارەکان. ڕیزکردنی کردارەکان کەی زۆر گرنگە؟ ئەو کاتەی کە بڕی ژمارەییم هەبی. ئەگەر بڕێکی ژمارەییم هەبوو واتە بۆ وێنە چەند ژمارەکم هەبوو، لە مابەینی ژمارەکان هێمای ئەژمێرکردن هەبوو، بۆ وێنە 2 ببورن 2 کۆ 5 جاران 10. ئەوە بڕەچی ژمارەیە چونکە هێمای یەکسان نییە. کە هێمای یەکسان نەبوو ناوی بڕی ژمارەیە کە تەنیا ژمارەم هەیە لەگەڵ هێمای ئەژمێرکردن. هێمای ئەژمێرکردن چییە؟ واتە جاران، واتە دابەش، واتە کۆ، واتە کەم، واتە توان یان هێز. ئەوانە هێمایەکانن کە لە مابەینی ژمارەکان هەمە. ئەوجا چەند ڕێسایەک هەیە کە ئەمن دەبی ڕەچاویان بکەم لە کاتی دیتنەوەی بەهای بڕی ژمارەی. ئەو ڕێسایانە چنە؟ ڕیزیەتی کردارەکان. پێشتر لە پۆلەکانی پێشتر ناوی ڕیزیەتی کردارەکان بوو، نازانم لەو پۆلەی ناویان لێ نایە ڕیزکردنی کردارەکان. ئەوجا کامەی بەکاردێ ئەوە دەگەڕێتەوە سەر نازام سەر چ ڕیزیەتی باشترە یان ڕیزکردنی کردارەکان. هەرکووی هەبی ئەو ڕێسایانە کامەنە کە ئەمن دەبی پەیڕەویان بکەم، واتە چ کردارێک ئەنجام بدەم پێشی چ کردارێک. یەکەم شت دەبی ئەمن ژمارەکانی ناو کەوانە ئەنجام بدەم. ئەگەر کەوانەم هەبوو پێش هەموویان دەبی ژمارەی ناو کەوانە ئەنجام بدەم. ئەوجا کە ژمارەی ناو کەوانە تەواو بوو، ناوکەوانەکە بووە یەک ژمارە، ئەو کات دەچمە لای هێزەکان، واتە ئەوانەی توانیان لەگەڵا. کە توانیش تەواو بوو ئەوجا دەچمە لای لێکدان و دابەشکردن لە ڕاستەوە لۆ چەپ. کە ئەوانیش تەواو بوون ئەوجا پاش هەموو شتێک کۆکردنەوە و لێ دەرکردن لە ڕاستەوە بۆ چەپ. وەکو لێرە لەو ڕاهێنانەی دەبینین 27 کەم 18 دابەش 6. ئەمن دەبی پێش هەموو شتێک تەمەشاکەم 2 هێمای ئەژمێرکردنم هەیە. کامە پێش کامەیە؟ بێگومان دابەش پێشی هەنگاوەک پێشی کەمە. دابەش ئەوجا لێرە لێ دەرکردن. واتە ئەمن جارێ تەمەشا دەکەم 27 کەم هەروەکو خۆی دەنووسمەوە لە 3 هەنگاو. ئەوجا لە هەنگاوی 2 هەنگاو وەکو خۆی دەنووسمەوە، هەنگاوی سێەم 27 سێی لێ بڕوە. دەنا جارێ ئەو 27 و کەمەی لێ دەگەڕێم، 18کەی دابەشی 6 دەکەم کە ئەنجامی دابەشکردنم بەدەست هات. ئەوجا کە تەواو بوو دابەشەکە ئەو کات دێم کەمەکەی چا دەکەم. لێرە دیسان ڕاهێنانی 36 کەم هەر دێتە خوارێ، هەر دەنووسرێتەوە، دەستکاری ناکرێ، هەر دەنووسرێتەوە تا کۆتایی. دەستکاری چ دەکەم لێرە؟ یەکەم شت
هەژدەی دابەشی دووی دەکەم، ئەو جا ئەنجامەکەی جارانی سێی دەکەم. لەبەر چ؟ چونکە لێرە دابەشەکە لە لای ڕاستی جارانەکەیە، ئەوەی لای ڕاست زووتر دەکەم، چونکە دابەش و جاران لە یەک پلەنە، کەس لە کەس بەرزتر نییە. هەندێک جار جارانەکەی پێشتر دەکەم، هەندێک جار دابەش کامە لە لای ڕاست بوو ئەو زووتر دەکرێ. هەروەها کۆوەکەم هەمان پلەیان هەیە، کامە لە پێشەوە بوو، کامە لە لای ڕاست بوو ئەو زووتر دەکرێ. هەندێک جار کۆ، هەندێک جار کەم. ئەوە چەند ڕێسایەک و یاسایەک. لێرەش توان هەیە، توان دەرەجەک یان پلەک بەرزترە لە جاران، واتە توانەکەی زوو دەکەم، ئەنجام دەدەم. ئەو جە پاشان کە توانەکە تەواو بوو بووە 36، ئەو جە جارانەکە پاش هەمویان کۆکردنەوەکە. ئەو بەو جۆرەی دەتوانم ڕێزیەتی کردارەکان ڕەچاو بکەم لە کاتی هەبوونی بڕی ژمارەی. وە بڕی ژمارەی واتە ئەمن چەند ژمارەکم هەیە و لە مابەینی ئەو ژمارانە جاران هەیە یان کۆ هەیە یان دابەش هەیە یان کەم هەیە، بزانە چ هەیە. بەڵام دەبی ئەمن ڕێزیەتی یان کردارەکان ڕێز بکەم، هەمیشە بزانم کردارەکانی ناوکەوانە پێشوەخت، ئەو جا توان و هێز، ئەو جا دابەش و جاران، پاش هەمویان کەم وەکۆ. بەڵام ئەو ڕێسایانە لە کاتی هاوکێشە ڕەچاو ناکرێن. واتە ئەگەرە من 2 جاران 5 بکاتە 3 دابەش پیتی ئەوە ڕەچاو ناکرێ، چونکە لێرە هاوکێشەیە، واتە هێمای یەکسانم هەیە. تەنیا ئەگەر بڕی ژمارەیم هەبوو ڕەچاو دەکرێت. ئێستا لەو لاپەڕەی تەواو بووم، دەتوانم سەردانەکی لاپەڕە 21ش لێرە ڕاهێنانی 2 36 کەم لە ناو کەوانەی 2 جاران 6 پاشان دابەش 3. یەکەم شت ناو کەوانەکەی ئەنجام دەدەم، چونکە ڕێسایەکە ئەو هەیە ناو کەوانە 2 جاران 6 وەچی بووە 12، ئەو کات دابەشەکە واتە ئەمن 36 وەکەم هەر دەینمە خوارێ، هەر دەنووسمەوە، هەر جارێ هەر دەینووسمەوە. لە کۆتاییدا ئەو جا کەمەکە لێدەرکردنەکەی ئەنجام دەدەم. لێرەش 2 جۆرە کەوانەم هەیە، کەوانەکی گچکە، کەوانەکی لەوی گەورەتر. کەوانە بێگومان هەر جارە و جۆرەك دەنووسرێ، ئەوها یان ئەوها یان ئەوها، هیچ کێشە نییە. بەڵام ڕێسایەکە ئاوایە کەوانەکانی ناوەوە زووتر ئەنجام دەدەم. ئەوجا کە کەوانەکانی ناوەوە تەواو بوون، پاشان کەوانەی دەرەوە واتە کەوانە گەورەکە. ئێستا تەواو بووم، لە دێمە لای ڕاهێنانی 3 دارا بە نیو دەوام لە نووسینگەی پارێزەری دەوام دەکات. بۆ هەر کاژێرێک چەند پارەی وەردەگری؟ 20,000 دینار. ئەو خشتەیە ژمارەی کاژێرەکانی کارکردن لە هەفتەی ڕابردوو
ڕوون دەکاتەوە. ئەو بڕە ئەژمێر بکە بۆ دیتنەوەی ئەو بڕە پارەیەی لە هەفتەی ڕابردوو دارا وەری گرتووە. ئەگەرە من تەماشای خشتەکەی بکەم، 4 ڕۆژ ئیشی کردیا، شەم و یەکشەم و دووشەم و سێشەم، ڕۆژی شەم و 6 کاژێر، یەکشەم و دووشەم و سێشەم هەر یەکەی 5 کاژێر. هەر جارەی کاژێرێک ئیش بکە 20,000 دینار وەردەگری. واتە ئەمن دەتوانم یەکسەر 6 جارانی 20,000 بکەم، لێرە دەردەچی بۆ وێنە 120,000 دینار، 5 دیسان جارانی 20,000 بکەم دەردەچی 100,000 دینار، لێرەش دیسان 5 جاران 20,000، دیسان 100,000 دینار. ئەو جا پاشان کۆ بکەمەوە 120,000 و 100,000 و 100,000 و 100,000. بەڵام ئەوە ڕێیەکی دوور و درێژە، ڕێیەکی ئاسانتر هەیە. ئەویش ئەوەیە پێش هەموو شتێک کاژێرەکان کۆ بکەمەوە، ئەو جا کە کۆم کردەوە جارانی 20,000 بکەم، چونکە هەر کاژێرەی 20,000. بەڵام لێرە ڕێیەکی دیکەش هەریان هەڵبژرایە. ئەویش چییە؟ کاژێرەکان کۆ دەکرێتەوە، ڕاستە، بەڵام کۆیان نەکردیتەوە 6 کۆ 5 کۆ 5 کۆ 5 3 جار. ئاسانترە بنووسین 5 جاران 3، چونکە 3 5مان هەیە لێرە، کەواتە دەنووسین 6 کۆ 3 جاران 5 5 جاران 3. ئەنجامەکەی هەمووی کە تەواو بووین ئەو جارانی 20,000 وەکو ئێرە. ئەوە ڕێیەکی زۆر کورت و زانستیانەیە، بەڵام ڕەنگە هەڵەی بکەین. ڕەنگە یەکێک بێ زوو 6 و 5 کۆ کاتەوە، ئەو جارانی 3 بکە، هەڵەکی گەورە دەکا، چونکە یەکەم جار لە ناو کەوانەی دەبی ئەمن دیسان ڕەچاوی ڕیزبەندی کردارەکان بکەم. جارانەکەی پێش وەخت بکەم، 6 و کۆیەکەی بینمە خوارێ، کە جارانەکە بووە 15، ئەو جا کۆی بکەمەوە لەگەڵ 6، پاشان 6 و 15ش کۆ بکەمەوە کە بووە 21، ئەو جا جارانی 20,000 بکەم کە دەبیتە 420,000. ئەگەر چی لێرە ئەنجامەکە هەر یەک دەبوو، ئەگەرە من بەهات بە 6ەکەم جارانی 120,000 کرد بە 5 ببورن، یەکێکە جارانی 20,000 کرد بە دوایێ کۆم بکردبەوە. بەڵام ئەوە ڕێیەکی دوور و درێژ بوو، ئەگەر تاقیکردنەوەبی دەتوانی ئەو ڕێی بەکاربێنی، بەڵام لێرە ناچاریان کردینە کە ئەو بڕەی ببینینەوە، واتە ناچارین بنووسین 5 جاران 3 پێشتر، ئەو جا کۆ 6، ئەو جا جارانی 20,000 کردیا 420,000 دینار لە هەفتەی ڕابردوو. بێمە لای بیر بکەوە و تاو توێ بکە، جێبەجێ بکە ڕیزکردنی کردارەکان بۆ دیاریکردنی ئایا بەهای ئەو دوو بڕە، ئەو بڕە و ئەو بڕە یەکسانە، با بزانین یەکسانە یاننا. ئەمن دەچم ئەو بڕەی بزانم دەکات چەند، پاشان ئەو بڕە، ئەو جا بەراوردیان دەکەم. بڕی یەکەم 3 کۆ 4 جاران 4 توان 2، جارێ دەبی ئەمن توانەکەی تاو توێ بکەم، واتە 3یەکەی دەنووسمەوە، کۆیەکەی دەنووسمەوە، 4 توان 2، 4 جاران 4 دەکاتە 16،
لە هەنگاوی دووەم 3 کۆ دەکەمەوە لەگەڵ 16 دەبیتە 19. ئەوە بڕی یەکەم یەکسان بوو بە 19. ئێستا بڕی دووەم. بڕی دووەم چونکە فاریزە هەیە و توانەکە لە دەرەوەی فاریزەیە، لە دەرەوەی ببورن کەوانەیە، کەواتە دەبی ناو کەوانەکەی تاو توێ بکەم، کۆ بکەمەوە، پاشان کە کۆم کردەوە ئەو جا تواندوو 3 لەگەڵ 4 دەبیتە 7، 7 تواندوو یەکسان دەبی بە 49. ئێستا ئەگەر بەراورد بکەم 49 لێرە 19 لێرە یەکشت نییە، کەواتە ئەو دوو بڕە یەکسان نییە، کەواتە دەنووسم نا ئەو دوو بڕە یان هەردوو بڕەکە یەکسان نییە، یەکسان نییە یان یەکسان نینە. پرسیاری ژمارە 2 باس بکە چۆن ڕیزکردنی کردارەکان لە ئەژمێرکردنی ئەو بڕە بەکاردێنی. ئەمن ئێستا ئەو بڕەی شیکار دەکەم وە باسی دەکەم. 5 کۆ 3 جاران 20 دا بەش 13 کۆ 3 تواندوو. بزانم ڕاستم نووسیە یان نا. 5 کۆ 3 جاران 20 دا بەش 13 کۆ 3 تواندوو. تەمەشا دەکەم کۆم هەیە، توانم هەیە، دابەشم هەیە، جارانم هەیە، بەڵام لە هەمووی گرنگتر کەوانەم هەیە، کەواتە ئەمن دەبی پێش هەموو شتێک ناو کەوانەکەی چاکەم، کەواتە کەوانەکەی باجارێ بنووسمەوە ئاوها، دابەشەکەش با بنووسمەوە، 13کەش با بنووسمەوە، هەروەکو خۆی جارێ بنووسمەوە، دەستکاری نەکەم، کۆیەکەی دیسان بنووسمەوە، 3 تواندووی بنووسمەوە، ئەو جا کە هەموو نووسیمەوە ئەو جا بێمە لای ژمارەکانی خۆم لێرە. 2 هێمام هەیە، کۆیەکە پلەی یەک نییە، پلەی یەک بەرزتر لە کۆکردنەوە جارانە، واتە دەبی یەکەم جار جارانەکەی چاکەم، واتە 5ەکە هەر دەبی بنووسرێتەوە، کۆیەکەش هەر دەبی بنووسرێتەوە، 3 جاران 20 دەکاتە 60. ئەوە هەنگاوی یەکەم. هەنگاوی دووەم دیسان ناوکەوانەکە هێشتا تەواو نەبووە، بەڵام چونکە یەک ژمارە یەک ئەژمێرکردن یان یەک کردار هەیە، چی تکە کەوانم پێویست نییە. 5 کۆ 60 دەبیتە 65. ئەو جا ئێستا دابەشەکە دیسان دێتە خوارێ وە کۆیەکە دیسان دەنووسرێتەوە وە 3 تواندوش دەنووسرێتەوە. ئێستا تەمەشاکەم چم هەیە، دابەشم هەیە، کۆشم هەیە، بەڵام توانیشم هەیە، کەواتە ئەمن دەبی توانەکەی چاکەم. 65 وەکو خۆی بنووسمەوە، دابەش وەکو خۆی، 13 وەکو خۆی، کۆ وەکو خۆی، 3 تواندوو دەکاتە 9. ئێستا چماوە دابەش و کۆ. دابەش پلەک بەرزترە لە کۆ، واتە دابەشەکەی ئەنجام دەدەم. 65 دابەش 13 یەکسانە بە 5. ئێستا کۆیەکەی وەکو خۆی دەینمە خوارێ، ئەو جانۆیەکەش وەکو خۆی دەینمە خوارێ.
لە هەنگاوەکەی دی پێنجی کۆ دەکەمەوە لەگەڵ نۆی یەکسان دەبی بە 4. ئێستا تەواو بووم لەو بڕە، کەواتە دەبی پەلەپەل نەکەم، بە هێواشی تەماشای هەموو هێمای ئەژمێرکردنەکان بکەم و هەمیشە ناوکەوانە پلەی یەکەمە دەبی تاو توێی بکەم کە ناوکەوانەکە هەموو تەواو بوو، ئەو جا دەچمە لای توان پاش هەنجی دابەش یان جاران لە کۆتایی کۆ یان کەم بەپێی ئەوەی کامە لە لای ڕاستە. ئەوەش تەواو بووم. پرسیاری ژمارە 3 دیار بکە لەکوێدا پێویستە 2 کەوانە لە بڕی ئەو بڕە 3 کۆ 9 کەم 4 جاران 2 دابدرێ لۆ ئەوەی وەڵامەکە ببیتە 13. واتە لێرە ئەمن ئەگەر ڕێزیەتی کردارەکان بپارێزم یەکسەر جارانەکەی ئەنجام دەدەم، ئەو جا کۆیەکە ئەو جا کەمەکە چی لێدێ ئەو کات دەبیتە 3 وەچی خۆی بینوە خوارێ، 9 وەچی خۆی، کەمەکەش وەچی خۆی، 4 جاران 2 دەکا 8، پاشان 3 و 9 کۆکەمەوە دەبیتە 12 کەم 8 دەکاتە 4. ئەوە ئەگەر ڕێزیەتی کردارەکان بپارێزم، بەڵام لێرە ئەوەیان لە من ناوێ، دەیانەوێ ئەمن 2 کەوانەی دانێم لە جەیەک لە جەیەکان هەتاکە ئەژمێرکردنەکەم تەواو کرد ئەنجامەکە بکاتە 13. ئایا ئەمن چ بکەم هەتا ئەنجامەکە بکاتە 13؟ لێرە ئەمن ئەوەی ڕاستی بی دەتوانم 3 هەڵبژاردەم لە پێشە، یان کەوانەکان ئەوها دانێم ئەوە 1 هەڵبژاردە، یان کەوانەکان ئەوها دانێم ئەوە 2 هەڵبژاردە، یان کەوانەکان ئەوها دانێم ئەوە 3 هەڵبژاردە. با ئەمن یەکەمیان تاقی کەمەوە ئەوها، چونکە دەبی ناوکەوانەکەی زوو چاکەم، واتە ناچارم 3 کۆکەمەوە لەگەڵ 9 دەکاتە 12. پاشی کەمەکەی بینمە خوارێ، ئەو جا 4ەکەی بینمە خوارێ، پاشان جارانەکەی بنووسمەوە 2ش بنووسم. ئێستا ئەمن ئەگەر ڕیزیەتی کردارەکان ڕەچاو بکەم دەبی جارانەکەی دروستکەم. 12کە دەنووسرێتەوە، 2 جاران 4ش دەکا 8، کەمەکەش دەنووسرێتەوە. 12 8 لێ بڕوە یەکسان دەبی بە 4، کەواتە نەی کردە 13، کەواتە کەوانەکە جێی باش نییە، دەبی بگەڕێمەوە بیر لە جێی دیکە بکەمەوە لۆ کەوانەی. ئێستا لێرەی دادەنێم، کەواتە کە لەوێم دانا 3ەکەی دەینمە خوارێ وەکو خۆی، ناو کەوانەکەی چا دەکەم، واتە کەوانەکەی با بنووسمەوە، 9 4 لێ بڕوە دەکا 5 جاران 2. ئێستا ئەوەی ڕاستی بی کەوانەشی پێ ناوێت، چونکە 1 ژمارە کەماوە کەوانەی دەتوانم لابم. ئێستا ڕەچاوکردن و ڕیزکردنی کردارەکان، 3ەکەی دەینمە خوارێ، کۆیەکەش دەینمە خوارێ، چونکە جارێ ئەمن جارانم هەیە، 5 جاران 2ش دەکاتە 10. ئێستا 3 کۆ 10 یەکسانە بە 13، کەواتە کەوانەکەی دەبی لە دەوری 9 و 4 دانێم. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 21.
لە هەمان کات دێمە کۆتایی ئەو وانەیە و هیوادارم وانەکە سوودی هەبی و هیوادارم چاوپۆشی بکەن لە کەم و کورتەکانم هەتا وانەیەکی نوێ ڕەنگە بابەتێکی نوێ یان لاپەڕەیەکی نوێ بێگومان هەر خۆش بن.